ئێرە ناوچەی پیشەسازی ناحیەی خەلیفانە زیاتر لە 10 ساڵە بۆ پیشەوەران و کاسبکاران دروست کراوە. لە ساڵی 2013 پرۆژەی ڕێگاوبانی بۆ دەرچووە و تاکوی ئێستا تەواو نەکراوە. کاسبکاران و پیشەوەران داوا دەکەن پەلە بکرێت لە تەواوکردنی ڕێگاوبانەکەی، چونکە خەریکە بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەوە چۆڵ دەکرێت. ئێمە لێرانە تقریبا لە 2007 لێرانێنە سناعی 2007 دامەزرایە زۆر بە لە نوشتیان پێدان سەرەتا و چاتینە ئێرانە کارەبا و ئاو لەبغ و ئەمەش لەنا ساریە هەڕاست هاتینە ئێرانە لەعین لەنا چاریا لە سناعی قەدیم لێ سەر ڕێگا ئێرە بوو بەس دوای لە پاش ئەو وەزعی تقریبا زۆر زەختن لێکردن بڕکنیم چە ئیشەچیان لۆ کردین 2013 ئەو ڕستی فوشتیان کرد دوای لە پاشەوی شەڕە داعشی بەسەداهات ئەو شەڕی بەسەداهات ئیشەکە ڕاگیرا لە پاش ئەو ئیشەکەی 2017 یعنی هەژدەی وەزعەکەی شەڕی خەلاص بوو نازانم زۆر یەک دووسێ جا هاتن ئێرانێک کەش فوشتیان کرد بەس هیچیان نەکردێت تا ئێستا ینی بەڕاستی بێزار بووینە ینی هاوینە ئەو تۆز و غوبارە زستانش لە ناو قڕ و چرپاوی خۆت پێ ناڕوە زۆر جا داوان لە شارەوانیوانە کردی هەر وعد و بەلەنیاندا بەس هیچ نەکرا تا ئێستا زەیوادارم ڕێگایکی چارەسەر بکەن چونکە ئێستا ئیشەکە زۆر زەعیف بووە ئێستا ئیشەکەی زۆر زەعیف بووە لەبەرەوەی زۆربەی فیتەرەکان توانیان بتە سەزادەی ڕئیسی ینی خەریکە سناعەکە لە ناو یەک دەردێ زادەی زۆر خراپە و زیاتر لە 8 سارەوی ئەو هەیە و داوا لە حکوومەتی هەرێمیەکەین بۆمان چاپکە و بەڕاستی زۆر هیلاکن لە دەر ئەو زادەیە و زادەکەمان باش نییە و ئاو ڕێگاوبانی بۆ کراوە بەرام ئەوەی بۆ نەکراوە زادەکەی زیاتر زۆر خراپە 8 سار دەبی ئێمە چاوەڕێ دەکەین جارێکیش هەر هەمووی ڕستی فوشتەکانشی بۆ کراوە بەرام هەمووی بەجێیع چوو. بەڕێوەبەری ناحیەی خەلیفان دەڵێت پرۆژەی ڕێگاوبانی ناوچەی پیشەسازی خەلیفان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2013 تاکوی ئێستاش لە 145 کارەکانی تەواو بووە، بەڵام بەهۆی هاتنی شەڕی داعش و قەیرانی دارایی کارەکانی وەستاوە. لە ئێستاشدا کار دەکەن بۆ ئەوەی بە زووترین کات کارەکانی تەواو بکەن. ناحیەی خەلیفان سەر بە قەزای سۆرانە لە پارێزگای هەولێر زیاتر لە 25,000 خێزان تێیدا نیشتەجێیە. بەهۆی نزیکی لە ناوچە گەشتیارەکان ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو تێدەکەن. ناوچەی پیشەسازی ناحیەکەش بژێوی ژیانی ڕۆژانی بەشێک لە پیشەوەران و کاسبکارانی لەسەرە. بەهۆی بوونی کەموکوڕی و خراپی ڕێگاوبانەکەی ئاستەنگی زۆری بۆ کاسبکاران و هاوڵاتیانی ئەم ناوچەیە دروست کردووە. هاوەڕ عەباس، گەلی کوردستان، ناحیەی خەلیفان.